سبب و هۆکاری تر هەندێک ئافرەتان هەیە لە ماڵەوە گرنگی و بایەخ بە خۆیان نادەن بە مێردیان نادەن. ئەم پیاوە لە شوێنێکە کە تێکەڵە لەگەڵ ئافرەتە، ئافرەت ئەبینێ خۆی ڕازاندۆتەوە، ئافرەت بۆ دەرەوە خۆی ڕازێن. زۆربەی وایە کەم ئافرەتەیە لە ماڵەوە خۆی بۆ مێردەکەی بڕازێنێتەوە. دێتە ماڵەوە سەیرەکە ئافرەت بە جلوبەرجی ئیشەوە لە مەتبەخایە بە بۆنی سیر و پیازەوە. یعنی ئەم ئافرەتە بە شێوازێکە ئەم پیاوە ناتوانێت لێ نزیک بێتەوە. ئەم پیاوە ڕۆژی خۆمانە هیچی یعنی ڕێگە پێدراو نییە، بەڵام سەبەبە بە ئافرەتی عاقڵ ئافرەتی ژیر ئەوەیە لە ماڵەوە خۆی بۆ مێردەکەی خۆی ئەڕازێنێتەوە، نەک لە خۆی بڕازێنێتەوە بۆ پیاوی دەرەوە نامەحرەم. یعنی سەبەبێکە لە سەبەبەکان. یا جاری وا هەیە ئافرەت نایە لێ پیاوەکە لێ نزیک بێتەوە لەبەر هەر سەبەبێ بێ، تۆڵە و ئینتیقامی لێکاتەوە، لەبەر هەر سەبەبێ بێ چەندەها حاڵەتی وامان بیستووە. پیاوی وا هەیە لە 20 دانە ساڵ ئەو ئافرەتە نێشتۆ لێ نزیکمەوە، ئەمیش بەنابە بۆ زیناکردن کە حوجە و بەڵگە نییە بەدەستەوە کە ئەو ئافرەتە نایە لێ نزیک بیتەوە کوتمان شەرع ڕێداوە بڕۆ بۆ خۆت ژن بێنن، نەک بڕۆی زینا بکەیت. بەڵام ئەمە سەبەبە ئەو ئافرەتانە بەر لەعنەتی خوای گەورە ئەکەون. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەر ئافرەتێک کە مێردەکەی داوای سەرجەیی لێ کرد ئەو ڕەتی کردەوە مەلایکەت لەعنەتی لێکە حتا بەیانی بەردەوام ئافرەت ئەگەر حاڵی وا بێ مەلایکەتی خوا لەعنەتی لێکە بەردەوام لە لەعنەتی خوای گەورەیە، بەردەوام لە تووڕەبوونی خوای گەورەیە. بەڵام نابێ پیاو لەبەر شتێکیەوە پەنا بۆ زیناکردن بەرێ، یاخود خێزانەکەی نەخۆشە، سەنەها کەسێڵی خێزانم نەخۆشە، ناژێرێ ئافرەتەکە پیاوەکەی ژن بێنێ ئەڕوا پەنا بۆ زیناکردن بە. ئافرەتی وا هەیە ئەڵێ کێشەنیە پیاوەکەم لەگەڵ چێ عیلاقەی هەیە با هەیبێ، گرنگ ئەوێ ژنم بەسەرانێنێ. لە بروی لە ناو کوردەواری ئەڵێن فڵانە ئافرەت ژنی بەسەرا هات. لە خوای گەورە ناترسێ، ڕێگا بە مێردەکەیەکە ئەدا زینا بکە، بەڵام ڕێگای پێ نادا بە شێوازی شەرعی ژن بێنێ، بە شێوازی شەرعی ژن بێنێ، خوا ڕێگای پێدا ئەمڕێ پێ نادا. ئەڵێ با بڕە عەرەبی شەیان ئەڵێ ئەلف خەلیلە وەلا حەلیلە، پیاوەکەم ئەڵێ با 1000 دۆستی هەبێ بەس ژنێکم بەسەرانێنێ. هەیە نەکبەتی وا هەیە کە ئەمە بەڕاستی پیاوەکەش تاوانبارە، ئافرەتەکەش تاوانبارە، و ئەو پیاوە نابێ لەبەر خاتر و ئافرەتە خۆی تووشی ئەو تاوانە گەورەیە بکات.